بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. پێکهاتەکانی حرس قەومی. بەعسیەکان هیچ متمانەیە بە سوپای عێراق نەبوو، چونکە ئەفسەری ئەندام و ڕێکخراویان لە ناو سوپادا کەم هەبوو. بۆیە زۆری نەخەیەند دۆدڵی گومان لێیەکردن جێگەی دۆستایەتی و دڵلەیەک پاکی لە نێوان ئەوان و ئەفسەرە نەتەوەیەکان داگرتەوە کە ژمارەیان زۆر بوو. لەبەرەوە بەعسیەکان دەستیان دایەگرتنیان و هەندێکیان لێ خستنە ژێر سزادانێکی بەربەری و جۆرەها تاوانیان دەدانە پاڵ و ناچارمۆن ڕێکخراوێکی نیمچە سوپاییان لە ناو ئەندامان و لایەنگرانی خۆیانداوە پێکەوە ناو شتێکیان دروست کرد ناویان لێنا حرس قەومی و نەقیبی باڵەفڕەوان مۆنزیر وەند داویان کرد بە سەرۆکی. زۆری نەبەردەستی حرس قەومی کەوتە ژوور هەموو دەسەڵاتێکەوە و بەشی هەرە زۆری ئەم حرسانە لە چەورە و کۆنە تاوانبار و پاشەڵ پیس پێکاتەوەن. تارمایەکی تیرۆر و زەبر و زەنگ و جەور و ستەمیان بەوڵا دابڵاو کردەوە و دەستدرێژیان دەکردە سەر ماڵ و ناموسی خەڵک و کاری بەد و ناشرین ئەو تۆیان کرد باسکردنی بەسەر زماندا نایەت. بەو دەسەڵاتی درابیانێ ویان لێهات لە سەروی یاساوە بوون و فەرمانەکانی حکوومەتیان جێبەجێ نەدەکرد و گوێیان بۆ قسەی سەرۆکەکانی خۆیان ڕانەدەگرت و تەنانەت فەرمانەکانی ساڵح مادی عەماشیشیان بە هیچ نەدەزانی کە وەزیری بەرگری بوو ئەوان لەباری ڕەسمیەوە لەژێر دەسەڵاتی ئەودا بوون. مەکتەبی لێکۆڵینەوەی تایبەت. سەرچاوەی گەورەی دووەمی تیرۆر و ترس دەستگایەک بۆ حکمڕانی بەعز دایمەزراند و ناوی لێنە مەکتەبی لێکۆڵینەوەی تایبەت و بەرپرسیارەتی ئەم مەکتەبەیدایە دەستی نازم گزار و کۆشکی دوایی کردە بارەگای کاری ئەو کە جاران لە سەردەمی پاشایەتیدا ناوی قەسر ئەلڕەحاب بوو. نازم گزار دوژمنە سیاسیەکانی دەسەڵاتدارانی بەعسی لەوێ توند دەکرد و تاڵاوی جۆرە ئازار و سزای دەکرد بە قوڕگیاندا و کەم وان ڕێدەکەوت کەسێک بە زیندوی لەو مەکتەبا بێتە دەرەوە. لاشەی قوربانیەکانیشان لە حەوزێکی پڕ لە تێزابدا دەتواندەوە بۆ ئەوەی بەدەستیانەوە گیر نەخۆن و گیراوەکانیە بە سووتاندن و ئەندام بڕین و هەڵواسین سزا دەدا. ئەو کەسە تاک و تەرایەنەی بەخت یاوەریان بوو و لەو گرتوخانەیە دەرباز بوون کەمیان بە عەقڵێکی تەواو و لەشێکی ساغەوە هاتوونەتە دەرەوە. بەڕێز نوعمان ماهیر کەنعانی کە ئەفسەرێکی پێشووی نەتەوەیی و وەزیرێکی سەردەمی حکومڕانی جووتە برای عارفە کتێبێکی بە ناوی لادەران نووسیوە هەندێ ڕووداوی وای لە تاوانەکانی حرس قەومی و مەکتەبی لێکۆڵینەوەی تایبەت بە درێژی تێدا جێڕاوەتەوە کە ئەمەی دووەمیان نازم گزار سەرپەرشتی بوو. مرۆڤ کە دەیخوێنێتەوە مۆچۆڕێک بەلەشی دادێ. مرۆڤ ناتوانێ وشە و ڕستەی وردی وا بدۆزێتەوە بۆ ئەوە بشێ باسی ئەو کردەوانی پێ بجێڕێتەوە کە ئەم دوو دەستگا بێزراوە کردویانن. ئەو ڕۆژی ئەم دوو دەستگای تێدا لەدایک بوون لەو ڕۆژانە نین مرۆڤایەتی شانازیان پێوە بکات و مێژوو بە هەستێکی شەرم و شوورەیەوە نەبێ یادی ناکاتەوە و ناوی ناهێنێ. ئەو ڕۆژە سەرەتەی ڕۆژانێکی ڕەش بوون بەسەر پانتایی خاکی عێراقدا هاتن و بەردەوام لە بارێکی خراپەوە بەرەو بارێکی خراپتریان دەبرد. دوار ڕۆژەکانی گفتوگۆ. پاش تێپەڕبوونی چەند ڕۆژێک و کردنی چەند کۆبوونەوەیەک دەرکەوتکەوە ڕژێمی نوێ ناوێ چارەیەکی گونجاویە دادپەروەرانە بۆ پرسی کوردانێ. وەفدە حکوومەتیەکە کە پێی سپێردرا بوو گفتوگۆ لەگەڵ وەفدی کورددا بکات. پاشەوەی چوو بوو بە مێشکیدا کەوا بارودۆخی گشتی هێمنە و دامرکاوەتەوە و هیچ شتێکی ئەوتۆ نەماوە ترسی بۆ ڕژێمی نوێ پێوە بێ. بە تایبەتی پاش سەرکەوتنی کۆدێتە بەعسیەکەی سووریا کە هاوشەوەی کۆدێت تاکەی خۆیان بوو. متمانی بەخۆ زیاتر و هەڵوێستی لە جاران سەخت گیرتر کردبوون. هەمیشە خۆی لە کۆبوونەوە دەتزیەوە و بڕۆبیانووی بۆ دواخستنی دەهێنایەوە. پاشەوەش دەست کرا بە گفتوگۆی سێسەری عێراق و سووریا و میسر بۆ بەرپاکردنی یەکاتی عەرەب لە نێوانیاندا. بەڵام گفتوگۆکە کە لە حەڤەی نیسانی 1963دا دەستی پێکرد نەگەیشتنە هیچ یەککەوتنێک. بە تایبەتی کە عەبدولناسر هەر لە بنەڕەتەوە باوەڕی بە بەعسیەکان نەبوو. حکوومەت کە پێشتر خۆی بەوە پابەت کردبوو لە باری داخوازیە سیاسیەکانی کوردەوە بکەوێتە گفتوگۆ. بابیانەوەی کە سەرقاڵی گفتوگۆی یەکاتی عێراق و سووریا و میسرە و تا پرس و ڕاوێژ لەگەڵ هەردوو ڕژێمی سووریا و میسر نەکاو ڕەزامەندی سەرەتای ئەوان لەسەر هێڵە بنەڕەتیەکانی هەر ڕێکەوتنێکی ڕێتێچوو لەگەڵ سەرکردایەتی شۆڕشی کورد وەرنەگرێ بە تەنیا خۆی مافی بڕیاردانی لەباری مافەکانی کوردەوە نییە. بەم جۆرە خۆی لەو پابەندیە دەزیەوە و لە ژێرباری دەردەچوو.
جەلال تاڵەبانی لە 8 نیسانی 1963دا یاداشتێکی دا بە وەفدی عێراق کە لە گفتوگۆی قاهیرا بەشدار بوو. داخوازیەکانی کوردی لەو یاداشتەدا بە درێژی باس کردبوو. ئەو کە لە گەیشتنە هیچ ئەنجامێک ناومێد ببوو، نیازی وابوو لەگەڵ فواد عارف قاهیرا بەجێبهێڵن و بگەڕێنەوە. بەڵام ئەندامەکانی وەفدی عێراق هەوڵیاندا ڕازیان بکەن بمێنەوە و گفت و جەخت لە سەرکردنیان دانێ کەوا توانای ئەوە هەیە لەم گفتوگۆیەدا بگەنە ئەنجامێکی وا لێی ڕازی بن. لەم بارەیەوە پێشتر باسمان کرد کە جەلالیان قایل کردبوو لەگەڵ وەفدەکەی حکوومەتدا بڕۆ بۆ قاهیرە. ئەمە پاش ئەوە بوو کە ئەحمەد حەسەن بەکری سەرۆک وەزیران و تاهیر یەحیە بەجەختەوە پێیان وتبوو ئێمە دڵسۆزانە هەوڵ دەدەین بۆ دۆزینەوەی چارەسەرێکی وا هەردوو لاپەی ڕازی بن. باکر وتبووشی بەعز لەوە دەترسێ کە عەبدولناسر هەر ڕێکەوتنێکی لەو جۆرە بکە بە چەکێکی پڕ و پاگەندا بەدەستیەوە هەر کاتێک پێویستی پێبوو لە ڕووی ئێمەیدا هەڵکێشێ. لەبەرەوە کارێکی بەجێیە تا خمێک لە ئەندامانی وەفدی کورد لەگەڵ وەفدی گفتوگۆی یەکەتی بچن بۆ قاهیرە. لە قاهیرە جەمال عەبدولناسر پێشوازی لە وەفدی کورد کرد کە لە فواد عارف و جەلال تاڵەبانی پێکاتبوو. وەفدا دوو کەسێکی کورد بێ ئەوەی هیچ پێشکەوتنێک لە پرسی چارەسەری ئاشتی خوازانی چاوەڕوانکراودا دەستگیر ببێ قاهیرەیان بەجێهێشت. بەگرە گفتوگۆی یەکاتیەکە خۆشی هەڵان گوت. ئەندامانی تری وەفدی کورد لە بەغدا مانەوە تا گیران و فرێدرانە زیندانەوە و تا شوباتی 1964 لە ئازار و سەزا داون. بەڵام جەلال تاڵەبانی لەناو گیراوەکاندا نەبوو، چونکە ئەو نەگەڕایەوە بۆ بەغدا و هەر لە قاهیرەوە چوو بۆ ئەوروپا و لە دوای ساڵی 1963دا لە ڕێگەی ئێرانەوە گەڕایەوە بۆ کوردستان. خراببوونی بارودۆخەکان بۆ سەرکردایەتی شۆڕش دەرکەوت کەوا هیچی وایەک لە گفتوگۆ لەگەڵ ڕژێمدا نەکرێ و ئەو کۆدێتاچیانە هەر لە بنەڕەتەوە نەیانویستووە لەگەڵ شۆڕشی کورد لە یەک بگەن و ڕێک بکەون. گفتی یەکەمی پێش کۆدێتاکەشیان هەر بۆ ئەوە بوو شۆڕشی کورد لە کاتی کۆدێتاکەیاندا بێ لایەن بکەن و بۆ لە مەولاش دەستیان بۆ پاکتاوکردنی دوژمنەکانیان بەتاڵ بێ و بە دەرکردنی ئەفسەرە نایەرەکانیان لە سوپا دەستگرتنی خۆیان بەسەر سوپادا دابین بکەن. بەعسیەکان هەر ئەوەندەی هەستیان کرد دەتوانن قسە لە ڕووی شۆڕشدا بکەن. دەستیاندایە خۆ ئامادەکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی شۆڕش بە سوپا. پەیوەندیان بەسەرۆک خێڵە عەرەب و کوردەکانەوە کرد و چەکداریان کردن و پارەیان دانێ و چەند پەلیان لێ پێکێنان کە بە چڵکە و خۆرە کوردەکانیان دەوت سوارەی سەلاحەدین و با چڵکە و خۆرە عەرەبەکانیان دەوت سوارەی خالیدی کوڕی وەلید. جڵەویشیان بۆ ئەندامانی حرس قەومی شۆڕ کرد دەست درێژی بکەنە سەر ماڵ و ناموسی خەڵک و بکوژن و ببڕن و ماڵی خەڵک زەوت بکەن و شتومەک و کەلوپەلیان بەتاڵان ببەن و کوردانی بێگوناه ڕاپێچ بکەن بۆ گرت و خانە و زیندانەکان و لەوێ بیان خەنە ژێر جەزرەبە و ئەشکەنجەی دڕندانەوە. لە دوا ڕۆژەکانی نیساندا نیشانی نیازی دەست درێژی بە ئاشکرا دەکەوتە بەرچاو. هەرچی ڕەنجێدرا بۆ گەیشتن بە چارەسەرێکی بە ئاشتی بە تایبەتی دوای ئەوە کە گەلی کورد قسەی خۆی لە کۆنفرانسەکەی کوێدا کرد. هەمووی بەفی ڕۆڕۆیی و بارودۆخەکە وای لێ هاتبوو لە بەرمیلێکی بارود دەچوو لەوە بەولاوەکە پزیسکێکی بەرکەوێ هیچی نەدەویست بەوەی بتەقێتەوە. خۆ ئامادەکردن بۆ داکۆکی لە کوردستان لە بەرامبەری خۆ ئامادەکردنی حکوومەتدا بۆ ڕوبەڕووبوونەوەی شۆڕش سەرکردایەتی شۆڕشیش چەندین هەنگاوی خۆ ئامادەکردنی بۆ داکۆکیکردن وەرگرت کە ناوچەیەکی بەربڵاوی لە خانەقینەوە تا زاخۆی گرتەوە. بەرەکانی شەڕکران بە 11 دەڤەرەوە و بۆ هەریکێکان سەرکردەیەک دیاری کرا. دەڤەری خانەقیندرایە دەست حیلمی عەلی شەریفی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی. دەڤەری گەرمیان و شوان و سوورداش درایە دەست جەلال تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی. دەڤەری پێنجوێن و شارباژێر و شارەزور درایە دەست عەلی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی. دەڤەری قەڵاتزێ و ڕانیە و کۆیە لە ئەستۆی عومەر مستەفا دەبابەی ئەندامی مەکتەبی سیاسی پارتیدا هێڵدرایەوە. دەڤەری سەفین و دەشتی هەولێریش بە محەممەد ئاغا مێرگە سۆری سپێردرا. سپیلک و برادۆست و دۆڵی بیاویش بە عەقید ڕوکن عەبدولکافی نەبەوی سپێردرا. دەڤەری ڕەواندز و باڵک و سیدەکانیش بە مقەدەم ڕوکن عەزیز ئاکرێی سپێردرا. دەڤەری ئاکرێ و شێخانیش بە حەسۆ میرخان دۆڵەمەڕی و دەڤەری دۆکیش بە عەلی خەلیل و دەڤەری ئامێدیش بە سەر لەشکری بادینان ئەسعەد خۆشەوی و دەڤەری زاخۆش بە عیسا سوار سپێردرا. بڕیاریش درا کە بارەگای بەڕێوەبەرێتی گشتی لە بێتواتە بێ و عەلی شەعبان بەرپرسی بێ.
سەرکردایەتی ناوچەی بادینانیش خرایە ژێر چاودێری ئەسعەد خۆشەوی و مەکتەبی سیاسیش سەرپەرشتی ناوچەی سۆرانی درایە دەست. هەموو پارچەکانی لاشکری شۆڕشیش خرانە ژێر ئەو پەڕی پلەی ئینزارەوە. بارزانی بڕیاریدا شوێنێ لە ناوەڕاستی کوردستاندا بۆ خۆی دابنێ. چیای برادۆستی بۆ ئەم مەبەستە هەڵبژارد کە دەکەوێتە پشهاودیان و لە 26 نیسانی 1963دا گوندی تۆپزاوای لە ناوچەی کۆیە بەجێهێشت و ڕووی کردە دۆڵی بالیسان. 2 ڕۆژ بە میێوانی لای حاجی بەدیعی چیوەیی لە گوندی چیوێ مایەوە. حاجی بەدیع یەکێک بوو لە نزیکترین دۆستانی بارزانی. بارزانی لەم سەفەرەیدا هێزێکی لێدەری لە قارەمانانی بارزانیەکان لەگەڵدا بوو. منیش یەکێک بووم لەوانی لەگەڵی بوون کە ژمارەیان دەگەیشتە نێزیکەی 1000 کەس. ئەو کاتە بە تەمەن 17 ساڵان بووم. تفەنگێکی بڕنەوە بەدەستەوە بوو، باوکم لە کۆیە بە دیاری پێیدا بووم و یەکێک بوو لەو 50 تفەنگەی عومەر موستەفا لە ئێرانەوە هێنابوونی. زۆرم شانازی بۆ تفەنگەوە دەکرد و ئەو کاتە بە گران بەهاترینی ئەو شتانەم دادەنا کە هەم بوون. ئەو جۆرە تفەنگا بەوە بەناوبانگ بوون کە زۆر ورد و باش نیشانەیان دەپێکە. ڕۆژی 2 ئایاری 1963 بارزانی گەیشتە گوندی بناوی و منیشی لەگەڵ بووم. لە کاتێکدا کە بەڕێوە بووین بۆ ئەو گوندە کچێکی تازە پێگەیشت و هێشتا تەمەنی نەگەیشت بۆ 20 ساڵان ڕێگەی پێگرتین. کچەکە دەگریا و هاواری دەکرد. بارزانیم پیشاندن. باوکم لی چووە پێشێ و لی پرسی شکاتی لە چییە؟ کچەکە وەڵامی باوکمی دایەوە و گوتی باوکم بەژن داومی بە پیاوێکی پیری 70 ساڵە. دەمەوێت لەم بەشودانە ڕزگارم بکەیت. دەرکەوت کچەکە حەزی لە کوڕێکی هاوتەمەنی خۆیەتی. بارزانی فەرمانیدا باوکی بانکن. کە هات بارزانی دەستی کرد بە ئامۆژگاریکردنی و پێیوت ئەم کاری کردوتە کارێکە لەگەڵ شەرعدا ڕێک ناکەوێ و یاساژ ڕێگەی ستەمی وا نادات. مەسەلەکەی بە دۆستی دڵسۆزی خۆی مەلا عەبدولباقی سپارد چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. مەلا عەبدولباقی توانی سەرنجام ئەم ناحەقیە نەهێڵێ و مێردە پیرەکەی کچەکەی قەنەعەت پێکرد لە بەرامبەری ئەندازێک پارەدا کچەکە تەلاق بدا و کچیان لەو کوڕە مارە بڕی کە خۆی هەڵی بژاردەبوو. ڕێگەی ڕۆشنەکەمان پێویستی دەکرد لە ڕێگەی سرێشمە بپەڕینەوە. بارزانی نامێکی نارد بۆ فەرماندەری لیوای سێ کە فەوجێک لە فەوجەکانی لە خەلیفان بوو. خەبەری دایە کەوا نیازی وایە لەگەڵ پێشبەرگەکانیدا لە ڕێگا بپەڕێتەوە بۆ بەری ئەو بەر. بارزانی ئەم وەڵامە سەیر و سەمەرەی لە عەمید عەبدوڕەحمان تکریتیەوە بۆ هات کە پڕە لە نیشانەی خوێ ڕوەتی و هیچ و پوچی. لاریمان نییە لە ڕێگەکە بپەڕنەوە. بەڵام پێویستە لەسەرتان چەکەکانی خۆتان بدەن بە ئێمە ئیتر خواتان لەگەڵ. گومانم نییە لەوەی خوێندەواری هەبێ نەتوانێ ئاستی ژیری ئەم فەرماندەرە سەربازی هەڵسەنگێنێ کە چارەنووسی نێزیکەی 2000 ئەفسەر و سەربازی درا بۆ دەست. مەبەز لە نامەکەی بارزانی ئەوە بوو بەری ئەو گیر و گرفتانی پێ بگرێ کە لەوانە بوو سەبارەت بەو لە ڕێگە پەڕینەوە ڕووبدەن نەگد و قاتیان بکاتەوە و گیر و گرفتی تریش بهێنێتە ڕێ. لەبەرەوە بارزانی فەرمانیدا بە ئامادەکردنی پلانێک بۆ دابینکردنی پەڕینەوە لە ڕێگەکە و هێزێکی پێشمەرگی نار بۆ ناوچەی نێوان خەلیفان و سپیلک و فەرمانی بە پێشمەرگەکاندا پەل لە دوای پەل لە ڕێگەکە بپەڕنەوە و لە دارستانەکەی سەر و کەڵەکین کۆبمنەوە کە گوندێکە دەڕوانێ بەسەر خەلیفاندا. ئەوجا پاش تەواوبوونی پەڕینەوەکە و کۆبوونەوە هەموو بۆ جارێ بەرەو سرێشمە دەکەونە ڕێ. ئەمەش هەموو بە ئارامی و بێ ڕوودانی هیچ ڕووداوێ بڕایەوە. سەرەڕای خەڵکی دڵسۆزی سرێشمە کە هەر لە سەرەتاوە هاوکاریان لەگەڵ شۆڕشدا دەکرد. دڵسۆزانێکی تری خەڵکی ناوچەی سوورچیش هەبوون کە یارمەتێکی بەنرخیان لە کاری پەڕینەوەکەدا پێشکەش کرد. لە ناو ئەوانەدا بە تایبەتی ناوی لافکەی سوورچی دەهێنم کە تا دوای بەدڵسۆزی وەفاداری خۆیەوە بۆ شۆڕش مایەوە. پاشان هێزەکان بەسەر گوندەکانی سوورچی لە دەوروبەری سرێشمەدا دابەشکران. فەرماندەری لیواکەی سوپا هەستی بە هیچ نەکرد تا هێزە شۆڕش گێڕەکان لە 5 ئایاردا هەموو بەرزاییەکانی دەوروبەری خەلیفانیان داگیر کرد و لە هەموو لایەکەوە گەماروی هێزەکانی حکوومەتیاندا. ڕێگەی سەرەکی هاتوچووی هێزەکەش کەوتە بەرمەودای تفەنگ هاوێژی پێشمەرگەوە و ئەو پێشمەرگانە ئامادە بوون هەر ئەوەندە فەرمانی لە بارزانیەوە دەرچێ با تەواوی دەست بەسەر هەموو ناوچەکە دابگرن. پێشینان ڕاستیان وتووە کە وتویانە کوتەک دەزانێ قۆناغ لەکوێیە. گوندی سرێشمە ئەم گوندا دەکەوێتە ڕۆژاوای خەلیفان. خەڵکی ئەم گوندا لە نیشتیمان پەروەرە دڵسۆزەکانن و بێ ئەوەی کەس پاڵەپەستۆی خسبنە سەر یا زۆری لێ کردبن هەر لە سەرەتاوە ئەم ڕێگایان بۆ خۆیان هەڵبژاردووە. چاکەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ گەورەی گوندەکە مام ئەحمەد شاباس کە بارزانی و شۆڕشی لا خۆشەویست دەکردن و
بانگی دەکردن بۆ لایەنگری لێکردن و پێشگیریان. مام محەممەد پیاوێکی ناسک و هاوڕێیەکی خۆشمەشرب بوو، بۆ سەرکردەی شۆڕش فرا دڵسۆز بوو. بارزانی 3 هەفتە بارەگەی خۆی لەم گوندەدا هێشتەوە. ڕۆژێ پاش گەیشتنی هێزەکەی پێشمەرگا بۆ سرێشمە، لوقمان و ئیدریس و سابیری برام گەڕانەوە بۆ بارزان و منیش لای باوکم مامەوە. بە گوێبوونەوەم لە براکانم زۆر ناڕەحەت بووم و بیرم دەکردنەوە. لەو ماوەیەدا ژمارێکی زۆر لە سەرۆک جاشەکان کۆمەڵ دوای کۆمەڵ دەهاتن بۆ لای باوکم بۆ ڕاگەیاندنی لایەنگری خۆیان بووی. ئەمانە بەشێکیان وەک عیزەتی سلێمان بەکی دەرگەڵا تا دوایی هەر بە دڵسۆزی وەفاداریمانەوە بۆ ئەو پەیمانی دابیان و هەر لایەنگری شۆڕش بوون و تێیدا بەشدار بوون. هەندێکیشیان گفت و پەیمانەکەی خۆیانیان شکاند و چوونەوە پاڵ دوژمنانی شۆڕش. وەک لەوە و پاشیش دەرکەوت ئیستەخباراتی سپا و دەستگاکانی ئاسایش هەندێک کەسیان لەمانە بۆ جاسووسی و هەواڵزانی ناردبوو. 11 مانگی ئایار مامم شێخ بابۆ گەیشتە سرێشمە. بۆ ئەوە هاتبوو ئەحواڵی باوکم زانێ. 2 ساڵ بوو یەکتریان نەدی بوو. شێخ بابۆ هەفتەیەک لامان مایەوە پاشان گەڕایەوە بۆ بارزان. باوکم پێی فەرمووم لەگەڵی بڕۆم بۆ خزمەتکردنی لە ڕێگەدا و وەڵام نامێکی پڕ بایەخیش هەبوو. باوکم چاوەڕوانی بوو لەگەڵ خۆم بۆی بهێنم. وەک دەرکەوت وەڵام نامەیەک بوو لە شێخ ئەحمەدەوە، باوکم چاوەڕوان بوو بۆی بێت و لەبارەی ئەوە بوو کە باوکم داوای لە شێخ ئەحمەد کردبوو ئیزنی بدا بڕوا سەری لێ بدات. پێشەوەی بڕۆم باوکم پێی وتم لە هاتنەوەدا نەیتەوە سرێشمە، بگرێ لە گوندی هەنارە بمێنەوە، پیاوێ لەوێ هەیە ناوی نەفەر هەنارەییە، یەکێکە لە پشت پێ بەستراوە دڵسۆزەکانمان. ئەو دەزانێ من لەکوێم و دەتێنێ بۆ لام. ڕۆژی 24 ئایاری 1963 وەڵامەکەم لە گەورەمان شێخ ئەحمەد وەرگرت کە قبوڵی کردبوو باوکم چێ سەری لێ بدە. سەعات 6 سبەینێ ڕۆژی دوایی لە ڕێزانەوە کەوتمە ڕێ بۆ گوندی هەنارە. لەوێ نەفەرم دی چاوەڕوانم بوو. پێکەوە بە شاخەکەدا سەرکەوتین تا گەیشتنە لووتکەکەی و لەوێوە ڕۆیشتین بۆ بارەگاکەی بارزانی کە لە هەواری وشکەلی بوو لەژێر کەورگێکی بەردینی بەربڵاودا. مادوێتی ناڕەحەتی کردبووم. ڕێگەکەمان ڕێگەیەکی درێژ بوو. سەرکەوتریش بە شاخەکەدا زۆر زەحمەت بوو. 12 پێشبەرگەی لاوی چاپوک و بەهێزمان لەگەڵدا بوو. ڕاستپێرەکەی شێخ ئەحمەدم عەرزی باوکم کرد. باوکم بەر لەوەی بکەوێتە ڕێبچێ بۆ لای شێخ ئەحمەد سەرکردایەتی گەشتی بە وەکیلی بە عەقید ڕوکن عەبدولکافی نەبەوی سپارد سەرڕای سەرکردایەتی بەرەی سپیلک. ڕۆژی 27 ئایار بەرەو بارزان کەوتینە ڕێ و نێزیکەی 100 جەنگاوەرمان لەگەڵ بوو. پاشماوەی لەشکرەکەمان لە جێی خۆیان بەجێ هێشت. بارزانی بەدەم ڕێگەوە سەری لە چەند گوندێدا. ڕۆژی 1 حوزەیران گەیشتی نەهەواری بیرکاستیری کە دەکەوێتە بەشی سەروی داوێنی چێ شیرینەوە. ماڵی شێخ ئەحمەد لێوێ بوو. ئەو شوێنەی بۆ سپێر لە ترسی بۆمبارانی باڵەفڕەکانی حکوومەت بۆ خۆی هەڵبژاردەبوو چونکە هەموو نیشانێک وای دەگەیاند کە شەڕ دەست پێ دەکرێتەوە. وا چاوەڕوان دەکرا قورسایی شەڕەکە بخرێتە سەر ناوچەی بارزان. چونکە حکوومەت فەرمانی دابوو هێزەکانی جاشە چڵکە و خۆرەکان لە دەوروبەری بارزاندا خەڕ بکرێنەوە و وای خست بۆ مێشیانەوە کەوا گوایەگرتنی بارزان لە سەرەتای دەستپێکردنەوەی شەڕدا لە ناوبردن و دوای پێهێنانی شۆڕش دابین دەکە.